وزعنا نيوز. بربابە خەرک ئیوادە بوو خەرک نەما خەرک پشتیشکە بەبێ موچەی ئەوەل موچە دواکەوتنی موچە ئەژنۆی خەرچیە کاکە عالم لەسەر موچەی دەژی لەبەر ئەوەی ئەو حکومەت هەموو خەرچی تەعین کردیە موچەشی بڕیە کارە ساتە فەلاعەتی نما سناعەت نما تیجارەت نما عالم چاوەڕێی موچەی دەکاتن کاکە لەبەر ئەو حکومەتەکەم احتیمامی بە موچەیدا موچەشی ڕاگرتیە هەموو ژیان لەسەر موچەی ڕاوەستایە تیجارەت لەسەر موچەی ڕاوەستایە کاکە ئیبادەی خەرچیان ڕاگرتنی موچەی بەخوای کاریگەری زۆرە طبعا بۆ نسبەت ئینسانی فەقیر و چەمکە دەرامەت والله بازار ڕاگرتووە بێک جاری بازار نی وڵای چی بکرێت تەفاهم بکرێت و دانیشتێکی یەک پارچەی بکرێ و هەموو کورد بێت یەک ماڵەوە وڵی بازار ڕاگرێتە زۆر کاریگەریە بەڕاستی سکە لەبەرەوەی تقریبا نیوەی کوردستان موچە خۆرە بەڕاستی ئەگە موچەش ڕاوەستا ئیشکار هەموو ڕاوەستا بڕۆ دوکاندار هەم بێ ئیشە لەبەوەی خەڵک چاوەڕێ مەعاش دەکە مەعاشکێ وەگری دەخۆ سەرف بکە ئێستاش مەعاشەکە نییە کاورە سەرفکە نییە وشی نەبووتەوە کاریگەری لەسەر هەموو هەیە لەسەر دوکانداری هەیە لەسەر موچەخۆری هەیە لەسەر هەر هەمووی هەیە سکە لەبەوەی مەعاش سەرەکی بازارێ بەڕاستی کە مەعاش نەما بازار نامێت هیچ شەک بازاری نیە بڕۆ مەتعامی بڕۆ دوکاندار ئەوی ڕسق دەبڕۆ هیچ بازار نیە بەڕاستی وزعنا نيوز. جادەی زەعامە کاکە سارە زۆرە ئەوە کابرا نەفەر دێ ڕسقی دەکری سارە ئەلێ ڕادەگریتن وەڵڵا هەر لە جێخ ڕادەگری ئەرەوە باش ڕناگریتن کابرا بەزۆگە مرۆی دابنە احتیاج باشتر دەبیتن باشترە ئەگەر ئەمە لێرە ئەمەی دەرکەن ئەمە ناتان یعنی ئەوە ئیشمان نامێنێ ئەگەر بچنە چێن دەرێ هیچ جێک نییە ینی جێکی ئەوە بچن بەس ئەگەر لێرە ئەگە مرۆێکی دابنێن باشترە ڕێگای هەولێر بنەسلاوە وەکو ڕێگایەکانی دیکە ئەمە کە لە سنووری شارەوانی چار هەیە ڕێگای کەس نەزان دەکا کۆیە زایدان ڕێگای شەقامی 100 مەتری و سەقامی 6 مەتریمان هەیە ئەو لەو ڕێگایانە کە کێشەی دروستبوونی قەرەباڵغی و جەنجاڵی بەهۆی ئەوەی کە عارەبانە و دەستجێ ڕۆوانە دێن لەسەر شەقامەکان قەرەباڵغی دروست دەکەن و دەبیتە هۆی قەرەباڵغێکی زۆر ئەمە ڕێکارەکانمان چیە ڕۆژانە مەفرەزەمان دەرەچی ئەگە پێویست کە بە هاوکاری پۆلیسی شارەوانی مەفرەزەی واندە یان مەفرەزەی ئەگەر حملەکەمان زۆر گەورەبی زێڕەوانی گازەکەین لۆ ئەوەی ئەو دەستگێڕانە ئاگادار بکرێنەوە یان لا بردرێن و لەوێن دەرێت ڕێگاکە ڕێی هاوڵاتیان بکرێتەوە